سڵاوتان لێبێت ئێستا ئێمە لە بەردەم گەڕەکی چەمی ڕێزانین ئەو شوێنەی لە پشتیمنەوە بەشێک لە فرۆشیاران و بەشێک لە عارەبانچیەکان لێرە ئێواران کەلوپەلەکانی خۆیان ساغ دەکەنەوە. پێشتر ئێرە گەراجی کۆنی هەولێر بوو، دەمانەوێت بۆ چوونی بەشێک لە فرۆشیارانی شوێنەکە و هاوکات عارەبانچیەکان بخەینێڕۆ لەگەڵمان. زۆر بەخێرمن کە بە سەرتان کردین و ئێرانە جێشوێنی تەرەفرۆشانە کرێ نییە، مڵکی حکوومەتە وەچی دیشە لە مڵکی حیزبیە، ئەمە کێشەمانە مڵکی هەر کەسەکبی مڵکی ماوە بێ وێنێکمان هەبی کاسبی لێ بکەین. جگە لەوەش پێمە عەزمان لێیە هەر کەسەکەدا ڕێ ئەگیرێ پیادە نیە هاتوۆمان نییە کاکە مەش حەزمان لێ نییە ڕێ کەس بگیرێ، هەمەش حەزمان لە کاسبی و حەزمان لێ شوێنێکی گونجاومان بدرێتێ بۆ کاسبی. هەر کەسێک لەو لە ڕادەبرێ ڕێدەگیرێ بابێ شوێنێکمان لێ دابین کە لەو کاسبی مە حەزمان لێیە لۆمان بە دیزانێکی جوان چا بکرێ و کرێ دەین تۆی مەمنونیانە بین کرێ خۆیە دەین باوی بەکرێ شوێنەکەمان بداتێ. ئەمە چامان لە بەلاشێ نییە، چامان لە کاسبیە، ئەمەش پێمان خۆشە کەسان بڕاوبی کەسی فەقیر و فەقەرات زۆرە. ئێستا حالون منەوەتەوە عەرەبانە جویزیە لەسەر ڕێڕاگرتیە لە ناوچاری ئەگە جێ بدرێتێ ئامادە نیە لە دەرێ کاسبی بکە، بەرەم ئەگە شوێن نەدرێتێ بخوا ئەمەش بەردەوامە بین، ئەمەش مەجبوری ئەمە ژیانمان لەسا و ڕێچکەیە. ئەمە ناومی یوسفا ئەوەی لێرە ئیش بکە هەموو فەقیرە، هەموو پێویستی بەو ئیشەیە، ئەگەر کەس نایەتە ناو ئەو هەرا ئیش بکە. لێرە ئەو پێش مزگەفتەی کابرا هەیە دوکانی هەیە دوو حارەبانەش دیتە پێش دوکانی دەئەنێ هەشە جادی شەگریت ئێجا لێرە مەسەلەن ئەو ساحەیە هەیە ساحەکی گەورەیە بێ ئیشە جارێ پێویستە حکومەت لۆن چاپ بکە لۆن هەندێک ئەوەی لێ تێکەرێ لێ ڕووکە بە تیر و پشکشن بەسە دابەشکە هەر وەختی حکومەتی ئیش پێ بوو یەکسەر بەجێ دێرین. ئەو شێرزادە خەڵکی سۆرانم کاسبکارم ئەمە پێنج زفەر لێرە جێنیە بێجێنەوە هەبە سارێ شورتە دێ مرور دێ ئەرێ جێولۆ دابی نەکەین هیچ جێش نییە. ئەم بەخۆ شەش نفوسە سە و عارەبانیمە ئەمە لێرە پێنج زفەر جێنیە ئەمە ئامادەمە 100,000 بدەم بەس جێکی و کێوانمە بی ئەگە عارەبانەشان وە من دیت بەخواسمە مەحکەمە گوناحیە کابرا 10 مەتری هەبی 50 مەتری هەبی عارەبانی دانی لەمە لە 5 زفەر شتێک بچین داوا لە کاکەلگۆر دەکەین شێ زۆر جوانێکی دێ لەو شارەی هیوادارم ئەمن ببینی 5 زفەرین هەر لە مارێم بەخۆ 6 نفوسم ئەوی دی 6 نفوسە هەموو کاسبکارین لەسەر عارەبانانی ئەمەش پێ خۆش نییە بێن ڕێی خەلکی بگرین بەس لە هەمە دنیایەوە لە هەموو شاراوێ جێدابینکردنی شای بابێ جێین و دابینگە با مەمنونیان بی ئەو فیلە ساحە بەلاش لە پشتەوە بابێ دوو ڕێاتی وەکەتی داوا لە کاکەلگۆر دەکەین هەندی شێ جوانی کرد هەندی لێ مەمنونم بەس هەتا ئێستا لۆمەی نەکردی بەڕاستی هیوادارم بەهاناوەین بێ. بەخێر بێن سەرچاو زۆر بەخێرن ناوی عەزنی عەمەتە ئەمە پاستا لێرەینە ئەو تەرەفرۆشان لێرە شوی برامە پێکەوە ئەژین سمشی لە نییە بەس هەندێک عارەبانسی دێن ڕێن لێگرێن شکاتە نەکەن ئەشارەکەنە مەدانێن دێن شکاتەشن لێ ئەکەن ئەمە سمشرێنە ئەو برانە لێرێنە زیرانە ئەو لێرێن ئەمە چاو شاوی ئەوەی ئەگەر ئەشامدا سمشی لە نییە ئەوی عارەبان زێدێتێ فرۆشەکە دێ لێرە عاربان پێشەمە ڕاگەری ئەمە وێ لێنە هەرهارێکە زیادە دەنجی خۆ هەڵدینی ئەمە لێرێنە فەقیرن چەم ئاشن نییە پاستا لێرەینە ئەوان داوای ئێرانەکەن پێش مزگەوتی هەرهارێکەن مزگەوتە وەختی عەسری وەرنێران بسومان ئیماندارێکدا بێت تێرانە بزان ئەوانە چەکەنێ یعنی کاب دەنوێژ دایانە هەرهارێکەن عنی وەنیە بسلمانەتی وهە نییە ڕێ لە ماگرن چ مشرێنی لێرانە. من عسمەت وەک هاوڵەتێکی ئەم گەڕەکە نزیک ئەو تەرەفرۆشانەی نزیک چەمی ڕێزان بەڕاستی جەنجاڵێکی زۆر لەو منتیقەی دروست بووە سیارە دێن لە بەدەرکەی خەڵکی ڕاوەستن مەجالت ناوی سیاری خۆ بێ ژۆرێ و ئەشرێن ئێرانە قەولە بکرێتە بینایەکی لێ دروستکەن و دەگە تەرەفرۆشەکان بگوازنەوەش گرفتەکە چارەسەر نابی و پێویستە لەسە سەرۆکی ئیدارەی سۆران گەرازەکی لەو ژێرزەمینە بکەتە ژێرزەمین و بکەتە گەرازلەوەی جەنجاڵیەکە کەم بیتۆ لە منتیقەی دەگە بێت و بەس بینا دروست بکرێت لێرانە گەرازی تێدانەبی باوەڕ ناکەم بۆی چارەسەر ببی سیارە زۆرتر دێن ئێرانە و جەنجاڵەکە زیاترەبی و هیوادارم ئاوڕەکی لێ بدەنەوە بتوانن ژێرەوەی بکەنە گەراج دەگە بکەنە بینا دەگە دروست بکرێت بە بێ گەرازی بنی جەنجاڵەکە زیاترەبی
هیوادارم گرفتەکە چارەسەر بی. ئەمەی بینیتان ڕابۆچوونی بەشێک لە هاوڵاتیان و هاوکات عارەبانچی و فرۆشیاران بوو لە بەردەم مزگەوتی چەمی ڕێزان داواکارن لەلایەنی پەیوەندیدار و سەرپەرشتیاری ئیدارە سربەخۆی سۆران لە هەمان شوێنی خۆیان شوێنێکی گونجاویان بۆ دابین بکەی بۆ ئەوەی کەلوپەلی خۆیان لێ بفرۆشتن و بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان پێدابین بکەن. پشتیوان کەریم زاری کرمانجی قەزای ناوەندی سۆران.